جه برنامه کرد کنکشن دنگ امریکا ل واشنطن پایتخت سلاو ورز صالح دمیجر لگل افکارین خواه بخیر هاتنا و دیکم و به سرنوچه اندس به برنامه دیکم. تنه 49 صدیج امریکیان پشت راستن که اوی واکسینا کرونا ببن دماچه ببه. جبو وکرنا کاران و ریگرتن البیکاری الگلک جهان خو پیشاندان دبن. لی روژاوای باجاری کوبانی آگر به زوین جهو گنم دکوه. راپرسینه که نویا اسوشیتد پرس دیار دیکه که 49 صدیج امریکیان دبیجن اوی واکسینا کووید 19 ببن اگر بیچه کرن. لگور راپرسینه 31 صدی نپشت راستن که اوی واکسینه ببن لینا و 20 صدی دبیجن اوقت نزیکی ویجی نابن. دناوا کسین که واکسینه نخوازنده 7 صدی به خمن لدور سلامتی خو 42 صدی دترسن که اوج واکسینه بخوا ویروسه بگیرن. یعنی که واکسینه دخوازن دبیجن پاراستنا وانو مالو جواکوان سدمین سرکنج بو اری کرنا ورگرتنا واکسینه. هجایی گوتنه که بشک جه امریکیان واکسینا نابن نج بو کرونا و نجیج بو ویروسا کادن او باورن که واکسین برخودانا خوارستیا لاش مروف لاواز دکه. هولدانین چکرنا واکسینه که لدجی کرونا به شف و روش بردوامن و هن ولاتن وکو امریکا و چینه ده پیشبرکه که دنج بو ویکه. و هرچندی چکرنا واکسینه که ده سرکفتنه که بر بچاو به لی چاودیر ده بیجن آوای بلاف کرناوی رنگ جه پرسیاران به. گلو دوی کی بره واکسینه ورگره اگر حاضر بو. من اف پرسو هن پرسندن این گریدای چکرنا واکسینه که جه دکتور ریدور احمد کرن که پزشکی زاروکانه لی باجار نیویورکی. نخوشیا كوفيد 19 تعداوي قلك يمزن الخلكي قلك يمزن بعمر هنا عمري جورا 56 هفته سالي خلكي جو نخوشيه دن الجوان هنا نخوشيه دل نخوشيه سنجي نخوشيه شكر تشتنولو اف خلكي هان از دبيجن بتايبتي محتاجي في فاكسينينا زودرش خلكي دن فاز بقمان بنو واول شيء وي سبيكيف فاكسين بدن بان باشه نه دفرداش اتخوازن بینری متبری که نبینا واکسین و درمان دا فرقه یعنی هم زانن واکسین جبو پاراستنا کسی که یک به ویروس نکوه درمان او کسی که پیکتی نخوش درمان دادن رویش بووی یعنی آنها فرق نبینا وان دا چیه سر آستا امی بیجن لیگر وان کمپانیان و ولاتان درمانه کی لواکسینه کی یعنی کی جان بهتر زحمته راست أنا درمان وقت جو بس تبنا خوشية كات درمان مرو بكارتينش بوجو مرو رح باللي فاكسين دهيلجو لاشة تا يك يا ما نخش نكذا يا أددوا جو نخش كات قل لكي سبق بقى بنخشيها هاجر فأزدبه هي يعني تطوير فاكسين حبكي وقت بالشغل وكار جلكتر جردبه درمان بخوا طبعا دس آية كمين حري جرينج دبي مسألة ده إنه مرو وقت دبي باراستنا خوب كبريجو مرو نخوش بكبو بريجو مرو بجه محتاج بونا فاكسينة وبقى مسألة مرو بكارتين بدس شتنة بدوربونا شخل كي نخوش هذا وأفكاري مرو كار بصراحة بك بخوا. بري باشه دكتور توقع دكتور زاروكان یعنی لاش زاروکان چاو دکاره ام ببیجن واکسینه که هین به تمامی جه خوان ندیتی که هین ام ببیجن هر حال وی اف واکسین برنگی که لزگین جی بیب کارانین لترسی واکسین دنین که دما کمپانیان هبو دما ولاتان هبو دما برپرسان هبو کوای به کیف اخوال سر آجلان سر حیوانان تستان چکن پشت را بینن سر مروان دیار دویدا رنگ کینگ افروسه بلستر ببه و هنک جوان کسین که لاشی وان هنکی لاوازه هنکی بلکی تحمله کنه وجی زاروکنش تجی شرزاید وی در باریدا اوی اف یک چخاص مترسی بر سرجیان زاروکا اگر بیت بکارانی راست والله أنا تناس كده دوان تستي جوتشيت كن جوان فاكسينارة د مرحلة أول د ممكن زاروك نين
دان فاكسين تذكرن اللي ممكن مراحل اي دواء والسياده هنك زاروك هبن ومروا ناس بمساله شيء بالضبط انه فاكسين تشاوا الجورلا شوان دي شغله اللي انا النيويورك از كيف خوش مقول تبع حسابي مساله كر ما صالح النيويورك ام كيسات دبينن جنخوشيك جونا فيروس بخوتش هيد مرو جرد بيجا انه بانجليزي جرد بيجا مالتي سيستم انفلاماتوري ديسيز ان تشيلدرن افيا في حالتك وقتا جو فيروس كبلاش هيتا فيروس بخوات تشتغلاش قال لك يتعدل لي ناك لي وقت بيت دحفتيا سيحفتيا تشار حفتيا بشتيوي وقتا قولاش هيتا دس بيتك انه الضاطة دي جي في فيروسي تشيتك ممكن الضاطها وقت بيت تعدل لاشي مروبك وانا في حالاتها دسبيكرن البريطانيا ريبورت كان وانا قال لك نيويورك هاتنا ناس كرنجي وقتا جو حالو مساله اذبه وقت بي حبكي ترس هي جو وقتا جو فاكسينه بدن زاروكا جي ام نظن هروي وي اب مسلاها ديسا بلا بدنا زاروكا ديانا فجبولو از بيجونو جرك اختبارات جوش فاكسينر تشيكن مراحل ددواد السياده وقت بي مساله بنرد نافزاروكاتش بري تختاري زاروك كان بريدور احمد جي باجر نيويورك مرابوي جالك سباس لباجر نيويورك كو جهه هري جرم فيروسا كورونا يبو لامريكا هن جاده جبو خلكي بياده هاتن فكرن و افجي جهه دلخوشيه لبال رونشوانین کو دکارن به هبونا اتومبیلان لوان جادهان پیاسه بکن. پامنیر ملور آگاهیم بهتر هنه. لگور زانیاری زانینگه آجانس هاپکینز ایالتا که هری زیده دبن باندورا ویروسا کورونای دامایه ایالتا نیویورکیه. لنیویورک زیده تر 350,000 کس به نخوشی ویروسا کورونایی کتن. و نزی 30,000 کشی جبر وی نخوشی جیان خوش دستا. چند هفته بری لنیویورک روزی نزی 1000 کسان جبر نخوشی کورونایی جیان خوش دست دا. و دوان روزان دا روزانا کسی که جیان خوش دست دن داکت نزی 100 کسان. د چارچوبه سیسکرنا برگرین جبر نخوشی کورونایی دا لنیویورک هنجاتو و کلان جو اتومبیلان را هاته گرتن. و تنی جپیان را هاته وکرن. مگوتا رامان انشینی نیویورک کجبر روشنها کیف خاش تخویان. گله کیف خوش بو. روشنها باشه. بکرنا هنگ کلان و جاده یم بو پیان بیوستیک بو. جفات جاده و کلان دا زیاده عربه نینه. جبو کمرو بکارن په اوایی که جهو دور کلان دا بمشن بیوستی بقاده کا فرهتر هبو. ایدی هندو بینن کمرو تگل زاروکن خواهیم بچوک به تفدیر دمشن. ساشا راجرز و اشلی الینجی کیف خاشیا خوش برگرتنا هن کلان و جاتیان و هانین زمان. لوری قاده کما یا فرهتر چه بو. امروز دو جاران زاروکت خود داد خینش در و. ام هیویت ین وی جاده هنجی جپیاران را وکری بهلن. ام گله کیف خوش بون کو هنک جاده و کلان بوی آوایج اتومبیلان ره هاتن گرتن. ام تواهی روژه دوی جاده ده دکارن بمشن. ده زاروکین مهنه و ev یک کاری مگلک حسانتر دکه مروف بهتر بری خوددن پارکان. لیبل زاروک بوی آوایی دکارن bisiklet باجون و لخیش خیش که سوار بن. وکی کوتی دیتین هن جاده و کلان نیویورکی جو اتومبیلان را هاتنه گرتن. هون دوان جاده و کلان دا تنی به پیاتی دکارن بگرن. آنجی بیسیکلت باجون. نیویورکی جی بر وی روشی گلک کم خواشن. سینان تونج دمیر دنگی امریکا نیویورک. به تومارکرنا به میلیونان کیسین ویروسا کورونایی و به 100,000 مری لسرانسری جیهان کورونای آبوری تک برنو خلق بیکار به مال و به هیوی مانه و کجی هشتیه کل هن جهان خواه پیشاندان ببن جبو ریگرتن البیکاری و وکرناکاران. لبونیز آریس روزمری کربهال دایکی دو مندال فروشاری قاویا هاوسرکشی کارکی لدست داوا. هیوادارم پەتایە زوو کۆتایی بێت چونکە ئەگەر وانە بێت نازانم چی بەسەر ئەم خەڵکە دێت کە پشت بەکاری ڕۆژانەیان دەبەستن. ئەرجەنتینا نقمی داڕمانی ئابووری بووە بەپێی ئامارە فەرمیەکان لەوێ زیاتر لە 3 بەشی 44 ملیۆن دانیشتووی وڵاتەکە لە هەژاریدا دەژین. بەر لەم پەتایە ژیان سەخت بوو بۆیان.
ئەم خۆپیشاندەرانە لە پلازا دیمایۆی پایتەخت کۆبوونەتەوە و داوا لە حکوومەت دەکەن کۆتوبەندەکانی کەرەنتینە لا بدات کە لە ناوەڕاستی مانگی سێوە جێگیر بوون. لە ئەرجەنتینا هەموو ساڵێک هەزاران کەس بەهۆی نەخۆشیە درمەکانەوە دەمرن بەداخەوە، بەڵام پێویستە ئێمە کار بکەین، پێویستە بگەڕینەوە سەر کارەکانمان، ئەمە مافی خۆمانە. لە جاکاتاش بودی سانتۆسا هیچ ڕێگەیەکی نییە بۆ بەسەربردنی ژیانێکی ئاسایی. ئەو هەردوو کارەکەی چێشتلێنەر و شۆفێری تاکسی لەدەستداوە. ناتوانم بە دانیشتن لە ماڵەوە نان بۆ ژوو مناڵەکانم پەیدا بکەم، لە ڕاستیدا ئێمە بڕۆینە دەرەوەش خۆمان زیاتر دەخینە مەترسی ڤایرۆسی کۆرۆناوە. جا هیوادارم بتوانین هەندێک هاوکاری لە حکومەت وەربگرین. سانتۆسا یەکێکە لە نزیکەی 2 ملیۆن دانیشتووی ئیندۆنیسیا کە لە ئاکامی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کارەکانیان لەدەستداوە. لە بەشی کیبیریای نایروبی یەکێک لە شوێنە هەرە هەژارەکانی جیهان دایکێکی تەمەن 33 ساڵانی 5 منداڵ گرفتێکی زۆری هەیە. جودس ئەندێکا کە 2 ساڵ لەمەوبەر هاوسەرەکەی لەدەستدا، ئەو بە شۆردنی جل ڕۆژانە بە کەمتر لە $5 ژیانی بەسەر دەبرد، بەڵام ئێستا ئەوەشی لەدەست چووە. پاشەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڵاوبوویەوە ژیان سەخت بوو، تەنانەت ئەو کارە دەستیانەی کە بۆ ژنانیشم دەکرد زۆر سەختە هەبن، چونکە کار نەماوە و ئێستا ژنان خۆیان لە ماڵەوەن و بۆ خۆیان کارەکانی خۆیان دەکەن. ئەمریکاش لەگەڵ وڵاتە دەوڵەمەندەکانی تر بەدەر نەبووە لەما. کارمەندانی هۆتێل سۆنیا بۆتیسا و ویلیەم گۆنزالێس هەر پاش بڵاوبوونەوەی پەتاکە کارەکانیان لەدەستدا. ئەوان یارمەتی بۆ بێکاران وەردەگرن، بەڵام هێشتا سەختە بۆیان. خاوەن ماڵەکەمان هەر تەلەفۆنی بۆ دەکردین و دەیوت کەی کرێکە دەدەن، جگە لە پارەی کری خان و شتە گرنگەکانی ژیانمان یەکێک لە نیگەرانی هەرە گەورەکانمانەوەیە، هیچ بیمەیەکی تەندروستیمان نییە. 39 ملیۆن ئەمریکایی داوای هاوکاری بێکارانیان کردووە، ئەوانیش هەمان خەمی ئەو گرفتە ئابووریەیان هەیە کە لە سەرانسەری جیهاندا هەیە. لە عێراقی و ژێبەر ڤیرۆسا کۆرۆنایە و گرتنا سینۆران لەگەل وڵاتین جیران ئیدی داخواز لەسەر بەرهەمێن خۆجیهی دەبە دە دەمەکێدا کۆ بەری گرتنا سینۆر بەرهەمێن وڵاتین دەردۆرێ پیشەسازیە نافخۆیە عێراقی ژناو بربوو. زانیاریان بهتر دەوێ راپۆرتێدا. ماوەیەکی زۆرە پیشەسازی ناوخۆیی لە عێراق بەهۆی هاوردەکردنەوە بەرەو نەمان چوو بوو. لەم سەردەمی کۆرۆنا ڤایرۆسە و داخستنی سووری وڵاتانی دراوسێ فرسەتێکی داوە بە پیشەسازی ناوخۆیی بازار دروست بکات. بارودۆخەکان گۆڕاون بەهۆی داخستنی سنوورەکان و لەبەر ئەوە داخوازی لەسەر بەرهەمی عێراقی زۆر بووە. بەر لەوەی بەرهەمەکان بەرهەمبێنین فرۆشراون، بەرهەمەکانیشمان بە پێی ستانداردی جیهانیە و لە جۆری زۆر باشن. بە پێی ڕێکخراوی سندوقی دراوی نێودەوڵەتی ڕێژەی بێکاری لە عێراق لە نێو توێژی گەنجان تا ساڵی 2018 لە 40% بووە. بژانەوەی کارگە ناوخۆیەکان هەلی کاریش دروست دەکات. ئەگەر بەرهەمێ بخەنە بازارەوە توانای کێبڕچێکردنی هەبێت. ڤایرۆسی کۆرۆنا هەندێک سوودی بە ئێمە گەیاندوە بەهۆی هاوردە نەکردنەوە بتوانین توانای پیشەسازی خۆمان لە بازارەکاندا بخەینە ڕوو، بازاری نێوخۆ ئاشنا بکەین بە کەرەستەی دروستکراوی خۆمان کە بەرهەمێکی زۆر باشە لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیشەوە. لە عێراق هەموو شتێک هاوردە دەکرێت، تەنانەت سامانی ئەو دەریایەش کە تام و لەزەتی ماسیەکەی بەسرا وەسف ناکرێت. لە کاتێکدا لە عێراق خواردنی ماسی لای زۆربەی عێراقیەکان خواردنێکی سەرەکیە. سەرەتا هاوردەکردن کاریگەریکی خراپی هەبوو لەسەر بازار، بەڵام ماوەیەکە کەمتر لە مانگێک لە بەسرا ڕێژەی بەرهەمهێنانی ماسی بەرز بۆتەوە بە هۆکاری ئەوەی ئێران و کوێیت ڕاوە ماسی ناکەن. کۆرۆنا ڤایرۆس وێڕای ئەو هەموو زیانە گیانیە و زیانە ئابووریەی لە جیهاندا خستوێتیەوە، هێشتا بۆ هەندێک وڵاتیش وە خۆیانەڵێن باش بووە. داخستنی سوورەکانی عێراق ڕەواجی بە بەرهەمی ناوخۆیی داوە. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا. لە ترکیە بازارên darayî نیشان didin ku aboriya Tirkiye rastî metirsiyan bûye û lêgel li şûnmayîna yedekan û lawaziya lêreya Tirkî ew ber bi têkçûnê vediçe. Sernivîserê kovara aborî Ekovizyon li Stenbolê Ednan Ataş lêgel hevkarê min Dexîlê Şemo behsa vê mijarê dike. Em dikarin bêjin ji bona vîrusa koronaya ji bona dema pandemiyê hinkî rewşa aborî ketiye bi rastî piyasa seklandiye lêberê pirahî
ji Londrayê ji Belçîkayê ji Brükselê û ji Lüksemburgê hinek banka li ser lîrayê hinek kar kirin. çi kirin wana bazarên wir çi kirin ji bo ku lîra Tirkî karîgeriya wê xirab li ser aborî Tirkiye û lîra Tirkî. Bi awayekî pir mezin lîra sendin. Ji piyasê lîra top kirin. Lîra hindik ma û buhayê lîrayê li hemberê Euroyê li hemberê dolarê pir kêm bû. Lîra ji piyasê lîra top dikin. Destê xwe da dihêlin û wexta dixwazin jî dîsa davêjin piyasê bi lîra dileyzin. Belê yanî Tirkiye wekû hikûmet wekû dewlet kontrol li ser wêne tune nikare tiştekî bike ji ber wêne? Tabii ki kontrol kir, asten kir ve hangi seklandiye Türkiye, bavariya Türkiye bi kompanyaya finanse kul Avrupa ile Lüksemburg ile Londra an Brüksel'ine bavariya Türkiye buvan nay pişti kuvan asten kir lirayı kuvana top kirin lirayı ku Londra top kir ve deste Londra'ya da ma em karın bejin de viyada hanek zirar jikirin lebere Türkiye'de aliki din da bi Katar'a sendunu danastına liraya dike 15 milyar dolar ji Katar'e sen lira da Katar'e le van kara bi Katar'a Türkiye berahati dike le bele bi devleti Avrupa'ya bi bankaya Avrupa'ya berahati gorazeli ko nikara bike jibuni wahanek asten kir ve gal liraya ko Londra, Lüksemburg, Brüksel liraya ko sendine destevan damaya em karın bejin hinek zarar kirin le bele demek ki bir piyasa Türkiye leistin le hembere dolar euro pe buhay lira ket. بلكاكي عدنان يعني وقت تجي قوتي جو 2018 ولا حتى أنا بهاي ليرة تركيا هند نزم نبوي وكي بري 4 روجيت بوري يعني 4 روجيت دبورن وي تشي بكاش بوكو دولة بكار بجارك دي بهاي ليرة تركي فاقري نسر خو بتشكي بقيمة بباع أزبوارم فرز زعمته أبي نكار بهاي دولار هم بري ليرة أبي بهاي دولار نكار بينا خوري çünkü dolar me hatta ilo me wahadî diye dolar tidemî ciyê ku jê hatiya xorê wî ciyê xwe ji bîra nake. Kingê be dîsa tê wê derê. Ez ne bawerim ku buhayê lîra bîna rojê berê bîna 2018 bika fêle em ne bawerin. كاكي عدنان مزانن روشا كو درست بو جبر فيروسا كورونا لتفايا جيهاني كاريغريا قالكي خراب لسر آبوری جهان تفده کریه لسر آبوری ولاتان تفده کریه لی هنک لاین د ترکیه د بتایبت اپوزیسیون وسا دیار دکن کو اف خطاین سیاستا اردوغانا حیا چند افراستا Yani beri Erdoğan jî krize abori hebûn lê bi dema Erdoğan evenek pir zêde bû gendelî çêdibin em viya em ne herkes tîne ziman gendelî di nava hikûmetê da pirin di nava saziyê devletê da gendelî pirin mirovê ku endamê partiyê ne gelek zêde gendeliya dikin û millet ji van gendeliyê wan ne memnûnin tînin ziman jî lê belê kes tiştekî nake nikare bike li hêviya hilbijartinê ne ku hilbijartinê dîroka hilbijartinê bînê nêz da hilbijartinekê nû çê bikin lê belê Erdoğan ne yapmıştı? Erdoğan yekin yekajı were yani tıp avariya metne ku proje ki ku lira xalas bike o rewşa abori xalas bike bavariya mepkesi jitine çünkü bu ay lira lembere pere dolar euro per ketiye per zede ketiye ne baverim abi vaha devam bike peki abi vaha devam bike بله برز عدنان آتش خودی امتیازا گوارا اکوویزیونیا آبوری مقال که سپاسیاتت کن خوش حکومتا ولات باشوری افریقیای قد خل سر فروتنا جغاره و الکهول سپاند لکرین و فروتنا وان با آوای نیاسایی گشتر بویه دیساجی حکومت باوره که قد خی گنهکاریا گریدای الکهول ده جواکه دا کم کریه دەوری هەش حوتو دەبێت ئەو بڕیارە لە وڵاتەکەدا چەسپێنراوە واتە لە دەمێکدا کە نەخۆشی کۆرۆنا لە وڵاتدا بڵاوبووەتەوە و دەیانەوێت پێشی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بگرن لە مانگیەکی 6 ئەمساڵ فرۆشتنی ئەلکۆهۆڵ بۆ خواردنەوە لە ماڵ تەنیا لە چەند ڕۆژی دیاریکراوی حوتودا ئازاد دەبێت بەڵام ئێستا ڕەخنەگرانی ئەو بڕیارە دۆخەکە بۆ داهاتی ژیانی خۆیان بەباشی نابین و دەڵێن کاروپیشیان زیانێکی زۆری کردووە
یەکەم یەکشەمە کاتێک سەرۆک ڕایگەیان کە خەڵک نابێت لە سەد کەس زیاتر لە دەوری یەکتر کۆ ببنەوە، ڕۆژی دواتر بینیمان کاریگەری هەبوو، بۆیە دووشەمە هەرە خراپترین ڕۆژ بوو، ناچار سێشەمە دامان خست. ئێستا زیاتر لە 7 هەفتەیە هیچ داهاتێکمان نەبوو و هەستی پێ دەکەین کە چەندە ناخۆشە، بەڵام 2 هەفتەیە دەواازەی چێشخانەکەمان کردوتەوە هەرچەند داهاتەکەشی کەمە. بەڵام کەسانێکی زۆر دەوڵەمەند هەنە کە هێشتاش دەیانەوێت بە هەر نرخێک بێ هێشتا مەی بکڕن. مشتری دەوڵەمەند پەیوەندیمان پێوە دەکەن و داوای کڕینی ئەلکۆهۆل دەکەن و بەڵێنی $570 دەدەن، هەر بۆیە زۆر سەختە، دەبێت ڕێز لە بڕیارەکە بگریت و ئەلکۆهۆل نەفرۆشی. کاربەدەستانی حکوومەت دەڵێن کە بڕیاری بەربەزدانە لەسەر فرۆشتنی ئەلکۆهۆڵ وای کردووە کە ڕێژەی تاوانکاری پەیوەندیدار بە خواردنەوەی مەی کەم بێتەوە و بە تایبەتی لە ژمارەی ئەو کەسانەی کە لەم پەیوەندیەدا دەنێرنە نەخۆشخانەکان و لاکانی خواردنەوەی مەی توند و تیژی نیشان دەدەن. دەژڵێن ڕووداوی ئۆتۆمۆبیلیش لەسەر جادەکان کەم بوونەتەوە. بەڵام باشووری ئەفریقا بازاری ڕەشی بۆ سیگار فرۆشتن زۆر چالاکە و پەیوەندی بە تۆڕەکانی تاوانکاریش هەیە، بۆ ئەو دەستفرۆشەی سەر شەقام دەڵێ هێشتاش گەلێک سیگاری بۆ فرۆشتن هەن. ئەوان سیگاریان قەدەغە کردووە، بەڵام هێشتا دەتوانین لەسەر شەقامەکان بە قاچەق بیکڕین. کاربەدەستانیش ئەوە دەزانن چونکە خەڵک هەردەکێشێت. ئەم دانیشتووە بڕیارەکەی پێ باشە. بەنەبوونی ئەلکۆهۆل پلەی تاوانی زۆر جددی دابەزیوە و پاشان تاوانەکانی پەیوەندیدار بە خواردنەوەی ئەلکۆهۆلەوە وەک لێدان لە خانمان شەڕەدەم زۆر دابەزیون چونکە ئەلکۆهۆلی کەم هەیە. ئەمە وەک شتێکی باش دەبینم. بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا بە هێواشی لە ئەفریقادا بڵاو بووەتەوە. بە پێڕاپۆر زیاتر لە 24,000 کەس پەتاکەیان گرتوێتەوە و زیاتر لە 500 کەسیش پێی بردوون. لە هەرێمن باکوور و ڕۆژهەڵاتی سووریێ ئەو بوو چەند ساڵن ئاگر بە زەڤیەن خەلکێ دەکەون و لە باژارێ کۆبانێژی ئیساڵ دیسا جەه و گەنمێ هەنوەڵاتیان دە وەرزا پالەیەدا شەوتین و زیانەکە مەزن گیهاند خۆدیێن وان. پەمنێرێمە لە کۆبانیە ئەڤ راپۆرت ئامادە کردیە. بنەیتا پالاکردنا زەڤیە خوا ji Kobanê berê xwe da gundê xwe mişkû ê got li Rojavayê bajêr dikeve. Lê wêneya şewata zeviyê wî ji bo wî sorprays bû. Xelîl dide zanîn got malbata wî bi mewsimê kêfxweş bûn û dê ev mewsim gelek astengî û pirsgirêgên wan çareser bikira lê hat şewtandin. Wala em ji Kobanê hatin em gotin ku em erdê xwar rokin. Ku em sos potosê din ku me ji erdê me biçîne. Em gotin me dîşte or pêk hetiye. گو خیره اور جیلی غربی دواتیه گو جیلی باکور دواتی مدی شوتی بیگی برخواه کریه 40-50 بالعرض شوتیه تقریبا نوی جه نوی گلمه و تیده یک کس جه شوتیه و هم جه عاملا یومی ما 4,000 کوتا دلار بهابی وفی ناکیه Di her du rojên borî da hejmarek zevî li gundên Rojavayê Kobanê rastî şewatê hatin. Got nêzî 80 hektar hat şewtandin û tenê li gundê Mişko 5 hektar şewitî. Cotkarên deverê ji ber metirsiya got mewsima wan agir pêkeve hewl didin got di zûttirîn dem da palê bikin. Lê ew rastî kêmbûna derasan tên. درکی گوده مشکو 50 شمال عرض اور ویکات ملت نرخی خواهد ترسن جوار شواته فلا حد چنل دربازن اور ویکات جبل فرج ویکات و ملت ترسد فلا خواهد کرد خواهد زو خلاص کن و جای ارزانه گوازن کن فلا وارینو حقی پوتوس و در ناکافن یعنی که عامل شبکی Tevî got rêveberiya Herêma Firatê 19 otomobîlên agirkuj ji bo boyerên şewatê amade kiriye lê cotkar dibêjin got têre deverê nake û daxwaza zêdekirina hejmara wê dikin. Hêcaya gotinê ye got di sala borî da 405,000 hektar li Bakurê Sûriyê şewitîn û li Kobanê tenê 28,000 hektar hate şewtandin. Mahmûd Balî Dengê Amerîka, Kobanê. ماسیە در جورەیەکی ماسیانە کۆ تەنێ دە گۆلا وانێ دا تێ دیتن. دە بەهارێ و کەش و هەوا گەرمدا کۆچبەریya ماسیە در ئاساڵانە دەست پێ دەکە و ئەو ji گۆلا وانێ دەچە چەمێن دەردۆرێ کۆ ئاواوان شیرینە دا کۆ هێکێن خولێ دەینە. خەلکێژی بە ئەوەکی ساڵەنە دەچوو سەیرانان و لەور لە ماسیان تەماشە دەکرد. لێ ئیساڵ
کورونای اف یک جی جناب بر پامنێرێ مەلوانێ بەحساوەیەکێ دیکە. بهاتنا بهارê wekî her sal masiyê dur dest bi koça xwe ya bêhempa kir. Bi destpêka meha Gulanê da masiyên dur ji nava behra Wanê ji bo hêk bikin, berê xwe didin nava çem û rûbarên li derdora behrê. Ji bo şopandina vê rêwîtiya ciwan cê herî nav û deng çemê behdîmayiya li bajarokê erdîşa Wanê ye. Masiyên dur dijî pêlên çem, aliyê jor ve koç dikin û dîmenên pir balkêş radixin berçav. وکی موری کنه او مورکت هو روج دیت اتن برقن چریسکا روجت دی درد کوید تازه من یک بریکات از گازه کردی میک و هو دید وقتی خاطوید و تانش و مایا روجه هول بدنای دای جنده کی او وکی اینجیه کی وکی چت بجنی موری که چریسکا روجه برقن لگور زانیاران ماسیین دور آنجی ماسیین بحروانه لجیهان بهم پایه جبر کو اف ماسی تنه دناوا آوا شور و سودایا بحروانه دا دجی لی ماسیین دور نکارن دناوا و آوا دجوار دا هک بکن و به وی سدمه او کش دکن ناوا چمان ناو مهکی دا جی بحرا لگولاوانه درتین دکنه چم شیرین خرزه خاداتین حتی نزوراندنی ام حز ناکن بزوره ام حز دکن سرانسری سالی ev خوشی ev خزایی هبه لوره پاراستن کیفا زاروگا پیره خوشته به کیفا کالا کیفا پیرا پیره خوشته به کیفا تمی اگل پیره خوشته به همچی کیف خوشته لوی سیرانگه هر سال به دستپیکا کوچا ماسیان به مهریجانا دهات پیروز کرن و به هزاران رونشوان بشتار دبون ای سال جبر بلاوبونا ویروسا کرونا وکی همو سیرانگهان اف درجهاتی قدخه کرن و کم کس تن ویدره ویروس هیا براستی ام معصیه daha azadın. Çünkü لوان معصیه لی خطنه یک بگریتنه بکوجتنه هنج زانن دیمنه وجد هوا فرخاشه اتمسفر کیتنه مورال کیتنه هزه کی دنده ده مرواتی دوی رویتیا بدودا پرد آستنگین وکی آواکرنا بنداوان ایریشا مروان و یا قاقلیبازان دردکوه پیشپری ماسیان یکی ماسی اوت قاقلیبازای بویا کرد بویا سول لیدا لی اشارت کرد اوت دانا نشان لیدانا کانی قاقلیبازای روزه چند ماسیان تخود آن ساعت چند دان تخود گو حساب کریه حتی ایواره 20 ماسیان تخود قاقلی سازه اجازه دنی چه قیاس هنه هیجای ببرخستنه کو به دستور والی وانه و حکومت ترکیه لسر چمن دردورا بحر وانه بگشتی سو دو بنداون هلبرینا جیران هاتنه آوا کرن. کوملا جنگه وانه چو درجی دبیجه کو آوا کرن آوان بنداوان جبو کوچا ماسین دور خطره هری مزنه. عارف اصلا دنگ امریکا جرجی شوانه. لور کرد کنکشنا ایرو بداویته تا جارکدن هر شاد.